بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی دیمەن تیڤی سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم کە لە وەرزی دووهەمی بەرنامەی خاتوون لەگەڵتان بەردەوامە بین. خۆشەویستانم، وەرزێکمان بەڕێ کرد لە بەرنامەی خاتوون کە لەو وەرزەیە زۆرترین کەیسەکانمان شرۆڤە کرد، زۆرترین ئەو بابەتانەی کە تایبەت بوو بە خاتوونەکان ئێمە لێرەوە باسمان کرد و گفتوگۆمان لەسەر کرد. بۆیە سوپاستانەکەم کە ئێوە بەردەوام کە ئاهاتن بۆ لامان و کێشە و ناڕەحەتەکانی خۆتان لە بەرنامەی خاتوونە باسە کرد و دوای ئەوە زۆر سوپاسی بینەرانی ئازیزەکەم، سوپاسی هەموو ئەو کەساناکەم کە پاڵپشتی بەرنامەکەمان بوون لە وەرزی یەکەمەوە و هەموو ئەو دەستخۆشیانی کە بۆمانە هاتەوە کە باسی ئەویانە کرد یانوت ئێوە بەهۆی ئەو بەرنمەیەتانەوە توانیوتانم زۆرێک لە کێشە و ناڕەحەتیەکانی کچان و ژنانمان لێرە باس بکەن کە دوایتر ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە کچەکان زیاتر ئاگیان لە خۆیان بێ، خاتوونەکان زیاتر ئاگیان لە خۆیان بێ و هەر ئەمەش نیەتی بەرنمەکەی ئێمە بۆ پەیامی ئێمە بووە کەوا بکەین زیاتر کچانمان ژنانمان هۆشیارانەتر مامەڵە لەگەڵ کێشەکانی خۆیانە بکەن، چونکە بەداخەوە زۆر جارکاتێک کە کێشەیەک ڕوبەڕووی کچێکە بێتەوە نازانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم کێشەیە بکە و ناشزانێت چی بکە لەو حاڵەتەیە، بۆیە تووشی هەڵی گەورەتر ئەوێ. ئێمەش نیەتی بەرنامی خاتوونمانەوەی کە چیتر کچەکان تووشی هەڵی گەورەتر نەبن، ئەگەر هەڵێکیشان کرد بزانن کە هەڵەکەیان چییە و بشزانن کە ئەو ڕێگە چارانە چییە کە بتوانن مامەڵە لەگەڵ کێشەکەی بکەن. جا ئازیزانم، بەرنامی ئەم جارەمان لە وەرزی نوێە بە شێوازێکە بێت کە ئێمە ئەو میوانە ئازیزانش کە لەگەڵمانە ئامادەن زیاتر گفتوگۆمان لەگەڵا ئەکەن لەسەر ئەو کەیسانی کێتە لامان و زیاتر شڕۆڤەی بابەتەکە ئەەکەین لەگەڵ میوانە ئازیزەکانمان کە بەخێر بێن سەرچاومان. خۆشەویستانم، تەمان زۆرێک مەسجیان بۆ نردوم یاخود بە تایبەتی کوڕان زۆرێک ئەم پرسیارە ئەکەن ئەڵن خۆزگە جارێک بەرنمەکەتان تایبەت بکردایە بە پامێکتان بناردای بۆ دایکان و باوکان کە چیتر ئەوەنە داواکاری زۆریان نەبێت لە کاتی هاوسەرگیری کچەکانیانە، ئەڵێ با گەنجەکانمان بتوانن هاوسەرگیری بکەن، بتوانن ژن بێنن، چکە بەڕاستی داواکاری زۆری دایکان و باوکان و کە سوکاری کچ وای کردووە کە گەنجانمان نەوێرن بچنە پرۆسی هاوسەرگیریە و نەوێرن بچن داوای کچێک بکەن لەبەر زۆری داواکاریەکانیان. بۆی ئێمەش بۆ وەڵامدانەوەی ئەوان ئەم بەرنمەیەمان تایبەت کردبەوە و هەروەها کەیسیشمان هەیە لەم بارەیە کە زۆر جار کەیسەکانیشمان قوربانی ئەوەن کە داوای زۆر کراوە، داواکاری زۆر کراوە لە کاتی بەشودانی کچەکان، بۆیە کەیسەکانیش لێرە باسی خۆیانەکەن. خۆشەویستانم، ئێمە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کاتێک کە فاتمەی کچی هاوسەرگیری کرد، ئیمامی عەلی کە هاتە پێشەوە بۆ داوای وتی وەڵای هیچیەکی وام نییە، پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پێی فەرموو هەر شتێکت هەبێ کە وەکو مارەی یەک وەکو هەدیەک پێشکەشی کچەکەمی بکەی. ئیمامی عەلی وتی وەڵای هیچم نییە، تەنها ئەوەی شک بەرم کە هەمە قەڵغانێکم هەیە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمووی دەی باشە قەڵغانەکەت بێنەوە بیکە بە مارەی یەک بۆی. ئەمە تەنها بۆ ئەوەی کە وەکو ئەها کچێکە و داواکارێکی هاتووە و شتێک بێ، وەلو کە ئەو قەڵغانە لەوانە هیچ سوودێکی واشی نەبێ بۆ کچەکە، بەڵام هەروەکو مارەی یەک وەکو هەدیەک پێشکەشی کرد. طبعاً دواتر ئەمانە ژیانیان چۆن بوو، دواتر بوون بە ناودارترین کەس، دواتر وایان لێ هات کە پڕبەرەکەترین ژیانیان بەسەر برد، ناویان بۆ هەتایە لە مێژووە مایەوە، کەواتە داواکردنی زێڕی زۆر، داواکردنی شتی زۆر لە کاتی داواکاری کچە. ئایا ئەمە خۆشبەختی ئەهێنێ بۆ کچەکان؟ کامە پرسیارێکی زۆر جدیەکە ئێمە لە دایکان و باوکانی بکەین. ئایا ڕاستم قسەی کاڵن کە ئێمە هەتاوەکو داوای زێڕی زۆر بکەین کچەکەمان قەدری زیاترە؟ ئایا ئەمەی کە ئەڵێ من ئەمەوێت دڵنیابم لە مستەقبەلی کچەکەم لە ئایندەی کچەکەم بۆیە داوای زێڕی زۆرەکەم؟ ئایا ئەم قسانی کە دایک و باوکەکەن ئایا قسانێکی واقعین؟ ئایا ئەمە خۆشبەختی هێنێ بۆ کچەکەیان؟ ئایا ئەمە بەمە کچەکەیان دڵخۆشە بێ، بەمە کچەکەیان ژیانی پڕبەرەکەتە بێ؟ یان زۆر جارم قسەیە کاڵێ من کچەکەم بە هەرزان نافرۆشم، وازانێمە کڕین و فرۆشتنە، من کچەکەم بە هەرزان نایم. ئەی باشە چ کچێک ئەوەندەی کچی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بەقەدر بۆ بەقیمەت بۆ، بەڵام لەگەڵەوەشە کەمترین داواکاری هەبووە. ئەوتا فاتمەی کچی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ناو نراوە بە سەییدەت النیساء الجەنە، سەرداری ئافرەتانی بەهەشت، بەڵام لەگەڵ ئەوەشە کەمترین داواکاری هەبووە و خۆشبەختترین ژیانیشی هەبووە و پڕبەرەکەتترین ژیانیشی هەبووە. بۆی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ ئەقەلهن مەهرا ئەکثەرهن بەرەکە، ئەڵێ ئەوەی کە کەمترین مارەی هەبێ دوایتر زۆرترین بەرەکەتە بێ لە ژیانە. بۆیە ئەمانە کۆمەڵەیەک پرسیارن کە ئێمە ئەبێ لە دایکان و باوکانی بکەین، کەواتە ئایا خۆشببختی خۆت ئەبەستیتەوە، خۆشببختی خۆت و کچەکەی خۆت ئەبەستیتەوە بۆی کە زێڕی زۆر بێ؟
کە داواکاریەکانت زۆر بێ ئایا ئێمە کچانیشمان نەبینیوە کە لە کاتی جابوونەوەیە ئەم قسەیان زۆر کردوتێتی من هیچم ناوێت حتا خۆشە بم لە مارەیی و لە هەموو شتێکم بەس جابمەوەلی یعنی چەند جار هەبووە کچ ناچار کراوە کە ئەم قسەیە بکە ئەڵێ من هیچم ناوێت بەس ئەوە جابمەوەلی واز تەنازولەکە لە هەموو مافەکانی خۆشی جا لەبەرەوە ئەمە بابەتێکی زۆر جددیە بابەتێکی زۆر گرنگە کە زۆرێک لە ئێستا لە کوڕانمان گرفتارن بەدەست ئەمەوە چەند جار ئەم پرسیارە لە منەکەنەڵن خۆز گەشتێکی وا پامێکت هەبووە بۆ دایکان و باوکان کەچی دەرئەوە داواکاریەکان قرس نەکەن لەسەر کوڕان کەیتروان لێبێن نەتوانن هاوسەرگیری بکەن و نەتوانن بچنە داوای کچێک ئێستا شتەکەش حتا وای لێ هاتۆ کچان خۆشیان ئەم قسەیە زۆرەکەن ئەڵێ من کە کوڕێکم بەدڵ بوو چ پێویستەکە دایکم یا باوکم ئەوە داوای زێڕ بکا لەو کوڕە ئەڵێ من کوڕەکەم خۆ بەدڵمە حەزیشەکەم هاوسەرگیری لەگەڵا پێک بێنم بەڵام داواکاری زۆری دایکم و باوکم قورسایەکی زۆریان لەسەر کوڕەکە دروست کردووە کەواتە کچانیش تا ڕادەیەک هەندێکیان هۆشیار بوونەتەوە لەوەی کە داوایشتی زۆر نەکەن بەڵام دایکان و باوکانەکەن یاخود کە سوکاری کچەکەن یاخود کە سوکارەکەیە کە زۆر جار بە دایکەکەڵێ ئەو کچەکەت یعنی هیچی بۆ نەکرا ئەو کۆ ئاڵتونەکانی ئەو بۆ نەتانتوانی ئاڵتونێکی زۆر بکەن ئەی باشە کچەکەتان قدری نەبوو کچەکەتان قیمەتی نەبوو ینی بەم پرسیارانە بەردەوام مشکی دایک و باوگوالێ ئەکەن کە ناچاری ئەکەن داوای زێڕی زۆر بکە ینی حتا من بینیومە لە بۆ نمونە کە کچێک چۆ بۆ ئاهەنگێکە دەستگیرانار بووە یەکسەر دەوروبەرەکەی سریان کردوتیانە باشە ئەوە بچی ئاڵتونی پێوە نییە خۆ مەلای خۆی دەستگیران نارە بۆی سەهم و ئاڵتونەکانی پێوە بووە باشە بۆ نەتانتوانی ئاڵتون بە کوڕەکە بکەن یعنی کچەکەتان هەروە بە هەرزان نایە یعنی ئەمە زۆر قسەیەکی زۆر ناخۆشە کە بەردەوام ڕوبەڕووی دایکان و باوکانە بێتەوە بۆیە زۆر جار من کە دایک و باوکانیش ئەتوێنم ئەم قسەیە ئەکەن ئەڵێن وڵی ئەگەر هیچیشی بۆ نەکەین دەخۆ کە سوکارمان تەقبولی ئەمە ناکەن ئەڵێن یعنی چۆن کچەکەت هەروایە چۆن شتیوە ئەبێ جا لەبەرەوە ئێمە ئەمانەوێ بەرنامەی ئەمجاری خاتونمان تەرخانکەین بەم بابەتە بۆ دوو کەیسمان هەیە گوێگری کەیسەکانی شەبین و دواتریش لەگەڵ ئەم خاتونانە ئێمە گفتوگویەکی جدی لەسەرەکەین بۆیە لەگەڵ ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەینەوەلاتان و کەیسەکەمان ئامادەیە لەگەڵمان بمێننەوە. خۆشەویستانم جارێکی تر سڵاوتان لێبێت ئێستا ئێمە چینە لای کەیسەکەمان و کەیسەکەمان ئامادەیە بەخێربەی خاتونگیان زۆر سپاسەکەم ماوەسەتی بەخێربەی سەر چاومان زۆر سپاسەکەم بەڕاستی خۆشحاڵ بووم کە لە بەرنامەکی ئاوها بەشداریم کرد بە تایبەتیەوەی کە ئێمە ئافرەتان ڕەنگە زۆر کات کێشەمان هەبێ یاخود ناڕەحەتیمان هەبێت نەتوانی لە بەردەم شاشەیە قسە بکەین ئەمە زۆر باش بوو بۆ ئێمە کە بتوانم لانی کەم ئەو ئازاری کە لە ناخمایە ئەو گیر و گرفتانی کە هەمە ڕاستەخۆ ئاراستی بەڕێستی بکەم و بەڵام دەرنەکەوم و پەیامێکیش بێ بۆ ئەو کچانەی کە هاوتەمەنی من بوون بەخێربەی سەرچاو ئێمەش خۆشحاڵین کە کەسانی وەکو ئێوە کاتێکە کێشەیەک ناڕەحەتێکیان هەیە بێن لێرە محرەمانە باسیکەن باشترە لەوەی کە هەل لە نەخی خۆیانە بیهێڵنەوە دواتر تووشی ئەنواع هەڵی تریان بکات لەبەرەوە بەخێربەی سەرچاومان زۆر سپاس فەرموو خاتونگیانەمە گوێبستی کێشەکەی تۆی وەڵاهی مامۆستا ڕاستیەکەی من ئێستا تەمەنم 25 ساڵە تەمەنم 16 ساڵ بوو کە ئەو کات بڕیاری زەواجم واتە زەواجم کرد بەڵام چۆن زەواجێکە کردم یعنی ئێمە بنەماڵی ئێمە هەروە ڕاهاتم کچ بن بە پیاوێکە زۆر دەوڵەمەند بێت کە خاوەنی بزنزی خۆی بێت تۆ لە 16 ساڵیا زەواجت بەڵێ ماوەی 9 ساڵە بێت تقریبا 9 ساڵە بێ زەواجم کردووە یعنی هەمان کە هەموو کاتێ باوکم دایکم یعنی خزموکە سوکاری ئەمە هەر بە تافە ئەو شتەمانتیا هەبوو کە کچ ئەدەن بە پیاوێکە زۆر دەوڵەمەند بێت کە بارودۆخی دارایەکی زۆر باشیە بێت ئەموو کاتێ دایکمە و قسانی لە مێشکی مناو چەسپاند بوو کە ئایوێت کچم با تۆ وەکو ڕەفیقەکانت نەوی باش ژیانی تۆ جیاواز بێ با تۆ های لایف بژی ینی شێوازێک لە جۆرەکانی خەیاڵات بوو بۆ ژیانی ئەی خۆتان ئاستی مادی خۆتان چۆن ئاستی مادی خۆمان ئەلحەمدوللا باش بوو یعنی هیچ کێشێکی جاراییمان نەبوو بڵام کێشێکی جاراییمانە بوو بەڵام ئیتر ئەوەیە کە تۆ ها لە بنەماڵەکەت هەر بەو شێوازە بیرکەنەوە ینی هەموو کاتێ بە تایبەتی دایک بۆ کچ ئەو شتانە لە مشکی ئاچەسپێنێ ئەم بارودۆخە وای کرد ینی ئەم کات دایکم باسی ئاڵتون و پارە و خانووی گەورە و سیار و شتی زۆر تایبەتی ئەکرد یعنی لەو تەمەنە
زۆر کات ینی تەمەنم ڕاستە هەرسەکار و بەڵام زۆر داواکارم هەبووم بەڵام هەموو کاتێک ینی منی شوام لێ هاتمە من ناپیای زۆ دەوڵەمە نەبێت ئەسڵام مزاواجی لەگەڵ ناکەم من چۆن شتی واکەم من ژیانێکی خۆشمەیە چۆن خۆمەخەمە ناو ناخۆشیەکە یان چۆن خۆمەخەمە ئازارێکەوانم ینی بەم شێوازە هەر بەردەوا بوو تاکۆی کا خزمێکی باوکم کە بارودۆخێکی دارایی زۆر باشی هەبوو بەڵام تەمەنی زۆر کەوت ینی تقریبان ئەتوانم بڵێم ئەو 18 ساڵ لە من گەورەترا ینی لە ساڵ گەورەتر بۆ لە خۆت لەو کاتە کە منیش ینی کچێکی زۆر هەرزەکار بووم ینی عەقڵم بەڕاستی پێز بڵێم ینی هەستم بە شتێکی وها ناکرد وەکو ئێستا نەبووم کە زیاتر فام کەمەوە زیاتر عەقڵم بە دنیا پشکێت ئەو کەسە هاتە داوام ینی کاتە داوام وتی خانووی واز بۆ کەم سیار ئەنجا ینی بابەتێکی مادی بوو کە ئەو کات ینی هەر کچێک لە تەمەنی منا بووایە بە جۆرێک لە جۆرەکان یەکسەر تاوا شتەکانی قبول ئەکرد چکە خۆتان نەزان ینی ئەگەر دایک یان باوک تۆ بە بەردامی لەگە کچێکی هەرزەکار ئەم بابەتە باسکە باسی پارە و ئاڵتون ئەمە لە مێشکیا ئەچەسپێت ئەی تۆ نەتە خوێندە و کاتە تەلەبە نەبووی ئەو کاتە من ساڵێکی ژما بوومەوە ئەێت تەلەبەی نۆی بناڕەتی بووم باشە بەڵام ئەو کات چکە 16 ساڵ بووم ساڵێکی ژما بووم منیش ینی وام لێ هاتبوو ئەوەندە باسی زەواج و شوکردن و جاکچانی وەکو ئێمە ئەو کات ینی هەر کاگەیتە و تەمەنی هەرسەکاری تر بەردەوام باسی زەواجکردن و زەواجکەیت و عەزیزبی لەبەر کەیت و خاونی خۆش و شتە دەبێت ینی بیر لە خوێندنەکەمان ناکەینەوە بەڕاستی بە تایبەتی ماڵی ئێمەش کە هەر بابەتی پارە و سەروەت و سامان ینی شتێکی ئەساسی بوو لە ناو بنەماڵەکەی ئێمەیان ینی هەرچۆنێ بێت دایکم قەناعەتی پێکردم دایکم ڕازی کردم دوایەوە لەگەڵ ینی باوکما قسەیان کرد و ئەو بەڕێزە هات لەگەڵ باوکمان کە ئێستا هاوسەرمە ماڵی باوکت تۆ کێشەی خوێندن وشتیشان نەبووە ینی تۆ بەلەن و ئاسایی بوو کەس بخوێنە یاخود نەخوێنە ینی شتێکی زۆر ڕزەختیان لێ کردی کە نەخوێنی نەزەختیشان لێ کردی کە بخوێنیت ینی شتەکە زۆر نۆرماڵ بوو ئەخوێنی بخوێنە ناخوێنی کەفی خۆتە ئەمە هەبوو ینی منیش زەواجم کرا ئاڵتونێکی زۆرم بۆ کرا ینی باوەڕکە ینی هەبوو بیرم ینی چکە 9 ساڵ بابەتەکە تۆزێک ڕەنگە بیرم چ بێتەوە بەڵام ئەوەندە ئەزانم زیاد لە 7 مسقاڵی بۆ کردم ئەو کاتە ینی ئاڵتونێکی زۆر بوو من خانوم هەیە ئێستاش خانۆکەم ینی نەخانوێ من دوو خانوم هەیە ینی خانوێک بەنای خۆمەوە خانێکی تریش بە هەمان شێوە سارەی ینی ساری زۆر باشم هەیە بەڵام سەرەتا بۆ من ئەمانە هەمووی خۆش بوو هەموو ئەمانە شتێکی زۆر عجیب بوو ڕاچوومەنەوە هاوڕێکانمەوانێ ئەو هەموو ئاڵتونم پێوەیە ساری جوانم هەیە خانی خۆشم هەیە ینی لاشەی ماڵ هیچ شتێکم کەم نەبوو چوونە دەرەوەی کاتە ئێستا کێشەکەت چییە کە تۆ سازای چی بوو بابەتەکە وردە ینی دوایەوەی زەواجمان کرد ئەها 1-2 ساڵێک دوایەوە کە ئەچوومە ماڵان یاخود لەگ ئەچوومە میوانیە ئافرەتان کە لەگەڵ مادانیشتن یانی کاتی ناخواردن یاخود ئیشکردن پێکەوە هەن باشە چۆن شوت بۆ پیاوە گەورەیە کردووە هەر بەڕاستی ژانی شتەکە وا بوو وردە ئەو زۆر لە من گەورەترە بۆ چکە ساڵ بە ساڵ ئینسان بەرەو چەمەند بڕات ینی شتەکان جیاوازە بێ وای لێ هاتبوو ئێستا من دوو مناڵم هەیە ینی وای لێ هاتبوو کە ئەچوون بۆ شوێنێک دەستی ناگرتم ینی بەڵام ێسم کچەکانی هاوڕێی خۆمە بینم لەگەڵ مێردەکانیان کە هاوچەمەنی خۆیانە دەستیانەگرن پێکەوە ئەچنە دەرەوە ئەسڵان بیر و بۆچوونیان زۆر لێکەوە نزیکە بەڵام من و هاوسەرەکەم ئەرز و ئاسمان مافەرقا یعنی هیچ شتێک نییە کە ئێمە ببەستێتەوە بێکەوە تەنیا توانم بڵم ئەو دوو مناڵەیە کە ئێستا هەمانە کە ئەمە بچمە شوێنێک ئەڵم وەرە لەگەڵمانە لەگەڵمان تااقەتی نییە ئەچمە سەفەرێک بە هەمان شێڵە خۆتان بڕۆ من تااقەتی چوونە دەرەوەم نیە تا ئەچاقەتی قەڵەبارخیم یار ینی خویاوەتە ئیشەکەی خویاوەتە ئیش و کار و کاسبەکەی وای لێ هاتووە ئەسڵان من و مناڵەکان هیچ گرنگێکی ئەو تۆمان بۆ ئەو نەماوە لە کاتێکیشا کە ئەش چینە دەرەوە ینی تەژبیان نەبێ خەڵک و ئەزانێ باوکمە چکە تەمەنی ئێستا زۆر لە من گەورەترا من ئێستا 25 ساڵم ئەو زۆر لە من گەورەترا ینی 18 ساڵمان فەرقا لەگەڵ مامەڵەی لەگەڵ مناڵەکان تا چۆنە ئەم تەمەنە تەسیری کردووە سەر مامەڵەی لەگەڵ مناڵ خراپ نییە باشیش نییە بە تەواوەتی بەڵام ئیتر ئەوەندە سەرقاڵی کار و باری ئیشکردن و شتی خۆیەتی یعنی وازی لە ئێمە هێناوە بە جۆرێک لە جۆرەکان ئێمە ئیهمال کردووە ئەمە ئیشی چییە کە هاوسەرەت بازرگانە طبعاً ئەو هەر کە سەرەتا هاتوو بۆ داوای تۆ کاتێکە پیاوێک بوو بێ و دەوڵەمەند بوو بێ دیارە ئەوەیە کە هەر سەرەتا بە ئیشی بازرگانی کردووە ینی تۆ بۆ ئەمە تێبگەیشتیتە کە هەمووکو بازرگانێکە ئەم ئیشوکاری زۆرە ینی ناتوانێت وەکو کەسێکە تەنها دەوامێکی حکومیەکە و دواترێتەوە ماڵەوە لە ماڵە بەردەوام لە ماڵەوە بێت بازرگانەکان هەموو دەوامیان وایە
ژیانێکی هەرزەکارمە بۆ 16 ساڵ بووم ینی شتێکی وەهام لە ژیانمانە ئەزانێ هیچ بەرچاوڕوونیەکەم نەبوو لە ژیانمە بەڵام ئەوەندە باسی پارە کرابوو ئەوەندە باسی ئاڵتون و شت کرابوو ینی تەماح گرتبوو من بەڕاستی پێت بڵم ینی هەموو کچێک لەو تەمەنە تەماح ئەیکرێت ئێستا دایک دەڵێت چی کە تۆ ئەم گرفتانی بۆ باسەکەی کە ئەچمەوە لای دایکم جاری وایە باسی دڵی خۆمەکەم ناخی خۆم ینی هاوسەرەکەم گرنگیمان پێ نایە کە ئەڕۆمە دەرەوە لەگەڵ ڕەفیقەکانمە زۆر کاتەڵم دا خەتای تۆ بوو ئەگەر ئێوە ئەو نەتان لە من نەخوێندا بە منتانە و تاشوبکە دەوڵەمەنە ینی بارودۆخی باشە ینی من ئێستا بارودۆخم ئاوای لێ ناهاو کە ئەچمە دەرەوە لەگەڵ ڕەفیقەکانوە پێمەڵن ئەوە چی خۆ ئەڵەی لەگەڵ باوک تایتەش پیان نەبێت ینی ئەو زۆر بێتاقەتی کردم ئەو زۆر بێزاری کردم حتا وایچی خاتونگیان بامەواز لە قسەی خەڵکی بێنین کە ئەڵێ ئەمە لە تەمەنی باوکتە ئەمە تەمەنی وایمانە خۆت مامەڵت لەگەڵ خۆتە ینی لەگەڵ یا چۆنە مامەڵی خۆتان باسکە زۆر جارەگەرێ مە باسی قسەی خەڵکی بکەین قسەی خەڵکی هەموو شتێکە بۆ دروستەکە هەموو شتێک لەسەر ئەڵێ ینی خەڵک وازە لێ ناهێنێتەوە بە مرتاحی بژیت بەڵام تۆ خۆت ئایا مامەڵت لەگەڵ ئەو پیاوەیە کە ئێستا چەند ساڵە بەیەکەوە 9 ساڵە 9 ساڵە ئێستا ئێوە بەیەکەون دوو مناڵیشتان هەیە ئەجا لە ڕووی مادیشەوە لە هیچ شتێکتان کەم نییە ڕاستە تۆڵی لە ڕووی گرنگی پێدان و لە ڕووی چوونە دەرەوە ئەمانە نەقسم هەیە بەڵام لە زۆر شتی تراتۆ نەقصت نییە هەتا ساگە من لایەنە ڕۆحەکەم زۆر فراغی ڕۆحیم زۆرە ینی بەڕاستی پێت بڵم ینی هەموو ئافرەتی پێویستی بە گرنگی پێدانە هەموو ئافرەتی پێویستی بە ناسا و پیاوە من لەگەڵ تام هەموو کەسێک پێویستی بە گرنگی پێدانە بەڵام زیاتر تۆ تەرکیز لەسەر خۆت کە لەسەر قسەی خەڵکی مەکە کاتێکاڵی وان پێوتم ئەمە چکە زۆر جار کاریگەری قسەی خەڵکیش تەسیری کردوتە سەر تۆ ینی سە تۆ بۆ نمونە کاچیتە ناو هاوڕێکانتەوە کاتێک کە پێتەڵێن تۆ ئەمە لە خۆت گەورەترە ئەمانە هەمووی تەسیرەکاتە سەر مامەڵەت لەگەڵ مامۆستاگەر تۆ ینی سەری فەیسی ڕوخسار و هەر شتێکی کەیت ینی کە ئەچینە دەرەوە پێکەوە ڕوخسارمان زۆر جیاوازە ینی ئەو پیاوێکی ژاکاوە من ئافرەتێکم تازە سەرەتای گەنجیمە ینی بەڕاستی ئێمە زۆر بەتاقەتی کردم جاوای لێ کردم حتا چەند جارێک لە ڕێگەی سوۆشیال میدیاوە ینی خەری بۆ تووشی هەڵە بم بەڵام ئیتر ینی لەبەر مناڵەکان وازم هێناوە لەبەر مناڵەکان وتومە نا خۆم تووشی ئەو غەڵەتە ناکەم چکە مامۆستاگیان ینی زۆر خۆشە تۆ کاتێک زەواج ئەەکەی لەگەڵ کەسێکا زەواجکەی تەمەنی لە خۆتەوە نزیک بێت ینی چوونە دەرەوەتان پێکەوە بێت خۆشیتان پێکەوە بێ ناخۆشیتان پێکەوە بێت من ئەو پیاوە هیچ شتێکمان پێکەوە نییە نەخۆشیمان پێکەوە نە ناخۆشیشمان پێکەوەیە ئەو ئەڵێ ینی بەس ئەوەیە لەژێر سەقفێکە ئێمەی بەست ینی من و ئەو تەنیا سەقفێک و مناڵەکانە ئێمەی بەستەوە کاتێک کە بەس تەنها بیر لە ئاڵتونەکەیتەوە بەس تەنها بیر لە ماڵەکەیتەوە بەس تەنها بیر لە شتە دنیاەکانەکەیتەوە ئەمە مەسجێکە بۆ کەسانی کە بڵێن ئەم دەوڵەمەنی و زێڕ و زیوە هینێکت بۆ هێنێ خۆشببختیت بۆ هێنێ ڕاستی مامۆستا هیچ کاتێت کچ هەر بەس تەرکیزی لەسەر ئەوە بێ و دایکی کچ بەس تەرکیزی لەسەر ئەوە بێ کە ماڵێکی خۆشی بۆ بکە بەڵام دواتە سیرەکە ئایا ئەمە خۆشببختی بۆ هێنێ ینی ماوەسا من لە ماڵە لە هیچ شتێکم کەم نییە ینی لە سەفەر بە هەمان شێوە ینی سارەی باش هەموو شتێکمەیە بەڵام زۆر ناخۆشە لەگەڵ پیاوێکا لە ژێر سەقفێکا کە تەمەنی دوو ئەو نێخۆتە بێت کە هیچ هەستێکی بۆ نییە ڕۆحیەن ینی تۆ فراغ من وەکو ئافرەتێک فراغێکی ڕۆحی زۆر گەورەم هەیە ینی بەس مناڵەکان ئێمەی بەستۆتەوە پێکەوە ینی هیچ شتێکی تر نەماوە ئێمە بەستێتەوە پێکەوە ینی بەڕاستی بۆیە هاتووشم بۆ ئێرە بۆی ئیلانی کەم بەڕێز هاوکاریم کەی ڕێنمایەکەم کەی چکە بەڕاستی هەست ناکەم چیتر بتوانم لەگەڵ ئەو پیاوەیە ئیدامە بەم ژیانە بم پێم خۆشە لەگەڵ کەسێکا زەواجکەم کە ینی بەڕاستی من جاران وا بیرم نەکردەوە چکە منابووم بەڵام ئێستا پێم خۆشە لەگەڵ کەسێکا زەواجکەم تەمەنی لە خۆمەوە نزیک بێت حەزەکانی لە حەزەکانی منەوە نزیک بێت لانی کەم کەوتم با بچینە دەرەوە کە پیاسێ بکەین شەرم لەوە نەکا بێدەستم بکرێت ئەو ئێستا ینی بەڕاستیم هاوسەرەکەم شەرم لەوە ئەکا کە بێدەستی من بگرێ لەگەڵ مناڵەکانە هەر ئەسڵەن ئەو بەلە ئەگەر بژڕۆین بۆ میوانیە یان شتێک ئەمەمان زۆر کەمە ئەو لەلایەک و من لەلایەک ینی زۆر ینی شێوازێکی ناخۆش ژیانێکی ناخۆش ینی هەستی فراغێکی زۆر گەورەی دەرونیم هەیە سەریکە خاتونگیان تۆ سەرەتا کاتێککە بەم ژیانە ڕازی بووی چیتە تەناو ئەم ژیانەوە تاسە تۆ دوو مناڵت هەیە تۆ خێزانێکت پێکەوە ناوە یعنی ئەم بیرکردنەوەانە جارە لە مشکی خۆت دەرکە من ئەگەر زەواجێکی تر بکەمەوە بەو شێوازە ئەبم یعنی تۆ دڵنیا بێت تازەت خدایکی دوو مناڵی تۆ ئێستا هاوسەرت هەیە آخر مامۆستاگیان منیش ئێستا سەرەتای گەنجیمە ئەبواە سەرەتا ئەمانەت بیر لێ بکردێتەوە سەرەتا دایکت ئەمانی پێبووتیتە باشە ئێستا تۆ کۆمەڵک شتی تر هەیە ئەتوانی بیکەی بۆ نمونە تۆ خوێندن تاوا نەکرد وایە ئێستا توانی بگەڕێتەوە خوێندنەکەی خۆت بکەی
مادەم ئەو ڕێگر نییە لەگەڵ تا بگەڕێرەوە خوێندنی خۆت بکە، گرنگی بە هیوایەتەکانی خۆت بە، گرنگی بە ژیانی خۆت بە، تازە بیرکردانە لە مشکی خۆتدا بنێ من ئەگەر ئێستا زەواجێکی تر بکەمەوە. یعنی تۆ تازە خێزانداری، تۆ تازە دایکی دوو مناڵی، قەت بیر لەوە مەکەرە تازە ئەم ژیانی خۆت تێک بی، تازە داوای جابوونەوە بکەیت، داوای ئەو بکەی تر جابیتەوە وەکو کچێکی ئازاد بیت، نا ئەی ئە دوو مناڵەکەت خۆ تۆ ئێستا زۆر جار ئێمە کە بووین بە خاوەنی مناڵ زۆر جار هەندێک لە شتەکان واز لێ ئەهێنین تەنازول لە هەندێک شتەکەین لە پێناوی مناڵەکانمانە. کەواتە تۆشە بێت تەنازول لەوە بکەی کاتێکی تر بڵێ من لەگەڵ کوڕێکا قۆڵکەم بە قۆڵیەکە و دەستی یەکتری بگرین و نا تۆ تازە مناڵت هەیە. کەواتە ئەم بیرکردنەوانە لە مێشکی خۆتا لا بەجارێ، چکەم بیرکردنەوانە هیچ خزمەتێک بە تۆ ناکە. ئەبواە لە سەرەتایە دایکت ئەم شتانی پێبووتی تایە، بەڵام بەداخەوە تۆ دایکت هەرچاوی لە ئاڵتون و سەرەت و سامان بوو. بەڵام کە ئێستا تۆ دایکی دوو مناڵی لە بری ئەوەی بیر لەوە بکەیت تۆ تازە ژیانێکی تر لەگەڵ کوڕێکی گەنجا بەسەربەری جە دوایەوە تۆ کە دایکی دوو مناڵبی ئەم کوڕە گەنجت لەکوێوە دەسەکەوێت سەر لە نوێتەوە وەکو کچێکی گەنج و لەگەڵ یا دەست بگریت و قۆڵکن بە قۆڵی یەکا و لایانی ڕۆحی خۆت تێرکەی، نا لایانی ڕۆحی خۆت ئەتوانی بە زۆر شتی تر تێرکەی. بۆ نمونە تۆ توانی دەستکەیتەوە بە خوێندنی خۆت، مادەم پیاوەکە ڕێگر نییە ئیمکانیاتێکی مادی باشتان هەیە، دەستکەرەوە بە خوێندنی خۆت، سەری هیوایەتەکانی خۆت کە گرنگی بە هیوایەتەکانی خۆت بە، گرنگی بە ژیانی خۆت بە، گرنگی بە مناڵەکانت بە، ئەمەوات لێکە ژیانێکی زۆر خۆشت بۆ دروستەکە. یعنی بەدەر لەوانی کە بەسرت هاتۆ، بەڵام تۆ ئێستا تۆی ئەتوانی کە ئەو ژیانێکی خۆش بۆ خۆت دروست بکەی کە ئەم بیرۆکانی تر لە مشکی خۆتا لابی، چکە بەڕاستی هەندێک بیرۆکە هەیە بیرۆکەی خۆ هەڵخەڵەتێنەرە. ئەمە خۆت هەڵە خەڵەتێنی کاتێککە بیر لەوە بکەیتەوە من لەگەڵ کوڕێکی تراژیان دەست پێ بکەمەوە، زەواجێکی تر بکەمەوە ژیانم خۆشتر بێ، شتێکی تر بکەم کە قۆڵکەم بە قۆڵی کوڕێکا و دەستم بگرێن، نا ئەمانە بیرکردنەوەی خۆڵ خەڵەتێنەرە، خۆت هەڵە خەڵەتێنی. ئەوە جیابوویتەوە دوو مناڵەکەت بەجێش چوویتەوە ماڵی باوکت، ئەی تۆ ناڵی دایکم هەر چاوی لەوانەیە چاوی لەوەیە ئێڵە جارێکی تر زۆر کات کە ئەچمەوە بە ماڵی باوکەم ینی هەموو کاتێ گلەی ئەوەی لێکم کە بۆچی من ئەو کات سەمەنێکی ئەو چی جوابایەتەوە بەڕاستی پێت بڵام پێمەڵێت بڕۆ سێری ڕەفیقەکانەکە ئێستاش هەنێکیان هەر لە کرێکیان تۆ سپاسی خوا بکە کە ئەمە وەڵامی دایکتەوێت چکە هەر لە سەرەتاوە دایکت بەم شێوازە هێناوێتی جا لەبەر ئەوە تۆ خۆت هەڵمە خەڵەتێنە، تۆ سێری ژیانی خۆتکە سوپاس بۆخوای گەورەکە ئیمکانیاتێکی مادیتان هەیە وەرە ئەمە بەکاربێنە لە خۆشکردنی ژیانی خۆت و هاوسەرەکەتە، خزمەتی هاوسەر بکە، مانووە هیلاکە خەریکە کاسپیەکە، ئەو هەر سەرەتا ژوا بووە بازرگانێ بۆ خەریکی کاسپی خۆی بووە. کاتێککە تۆ هاتوویتە ناو ژیانی ئەوەوە تۆ ئەبێ تۆ گرنگی بۆ بی، تۆ گرنگی بە مناڵەکانە دەبی، تۆ ببە من ناڵم ببە بە مۆمێک و پسووتێ بۆ چواردەورەکەت، من بە هیچ شێوەیە گوان ناڵم، بەڵام تۆ ببە بە خۆرێک کە خۆت ڕووناکەیتەوە دەوروبەرەکەشت ڕووناکەیتەوە، کەواتە تۆ ببە بۆ خۆرە لە ژیانی خۆتە، هەم خۆت ڕۆشنبیرکە، هەم خۆت ڕووناکەرەوە، هەم گرنگی بە خۆت بە هیوایەتەکانت بە ژیانێکی خۆش بە خۆت دابین بکە و هەم گرنگیش بە مناڵەکانت بە ژیانێکی زۆر خۆشیان بۆ دابین کە کەواتە ئەم بیرۆکال خەڵەتێنەرانە لە مشکی خۆت لابە. ڕاستێمە لەگەڵ ئەوەیانین کە کچێک بچێتە ناو پرۆسی هاوسەرگیری و داوای بەس چاوی لە سەرۆت و سامان و ئاڵتون و دەوڵەمەنی بێ، گوێش بەوە نەیە کە فەرقی تەمەنیان چەندێ زۆرە، چکە ئەمە ئەبینین ئەها فەرقی تەمەن چی دروستەکە بۆ مرۆڤ. بەڵام تازە تۆ چیتە ناو ژیانەکەەوە ئێمە پامێکە بۆ کچانی تری ئەنێرین کە تۆ ئەگەر بچیتە ناو ئەو تەمەنەوە ئەبێ ئەم کەیسە لە بەرچاو بێ بیر لەوە بکەرەوە کە تۆ فەرقی تەمەنتانە بێت چەندێکە، ئەم فەرقی تەمەنە دواتر ئەم جیازیانە دروستەکە، ئەم گرنگی پێنەدانە دروستەکە. جا لەبەرەوە سەرەتا بیر لەمە بکەرەوە بۆیە کچان ئەبێ ئەم کەیسیان بەردەوام لە بەرچاو بێت پێش بچوونە ناو پرۆسی هاوسەرگیری. بەڵام بۆ تۆ شتەکان جیاوازە، بۆ تۆ ڕێنماییەکانمان جیاوازە کە تۆ ئەبێ لەم ژیانی خۆتە خۆشترین ژیان بۆ خۆت دابین بکەیت، خۆشترین کات بەسەربەری لەم ژیانی خۆتە، گرنگێکی زۆر بە مناڵەکانە بە ژیانی خۆت خۆشکە بەدەست خۆتە خۆتە توانی کەواتە و بیرۆکانە هەمووی لابە لە مشکی خۆتە. طبعاً خۆشەویستانم ئێمە کەیسێکی تریشمان هەیە دوای ئەم کەیسە ئەچینە لای کەیسی دووهەممان، بۆیە ناوبڕێ گۆرە گرین و ئەچینە لای کەیسی دووهەممان لەگەڵمانە بمێنەوە و دوای کەیسەکانیش ئێمە گفتوگوی زیاترەکەین لەسەر هەردوو بابەتی کەیسەکە، بۆیە لەگەڵمان بن. ئازیزانم جارێکی تر سڵاوتان لێبێت، ئێستا کەیسی دووهەممان ئامادەیە و گفتوگوی لەگەڵەکەین. بەخێربەی خاتونگیان. زۆر سپاس بەخێربەی سەرچاومان. زۆر سپاس مامۆستاگیان پێشەکی بەرنامەکە و دەستخۆشیلیەکە سپاس دەشت ساغ بێ.
من باسی کوڕەکەمەکەم کوڕەکەت بەڵێ کێشەی کوڕەکەمە بەڵێ من ساحێبی 4 مناڵم 3 کچ و کوڕێکم هەیە کوڕێکی درێژ بن کوڕەکەت تاقانەیە بەڵێ مامۆستاگیان من بە کورتی ئێلم چکە لە بەرەوەی ئەگەر زۆر بڵێن باوەڕکانی عینی دەفتەرێ پڕەکاتەوە من بە دامایی ئەم کوڕم بەخێم کردووە بە هەتیوی بە کارەکەری ماڵان و نانکردنی ماڵان من ئەم کوڕم بەخێو کردووە هەتا گەورە بوو لەخوا بەزار بە 3 کچم هەبوو کە 3 کچەکەم یاوە بە شوچونەتە ماڵ حاڵی خۆیانەوە ئەم کوڕەشم هەموو ڕۆژێ هاتەوە ئیشیەکرد و کاسبێک هەموو خۆزگا ڕۆڵەگیان ژنێک بێنایە تۆ شوێتە ماڵ و حاڵی خۆتەوە ترمش بمردمە قەینێک تۆڵە ڕۆژێک کوڕەکەم هاتەوە وتی دایان تۆ حەزەکەی من ژن بێنم ئەی چۆن ڕۆڵەگیان من خواخۆم بۆ ئاواتەوە ئێتە کوڕەکەم وتی دایان من کچێکم دۆزیوەتەوە هاوتەمەنی خۆمە و زۆرم خۆشێ یەکتری ماخۆشە و عدماناوە بە یەکتری کە بچم من بۆ داوای ئەگەر تۆ من خۆش و حەزەکەی ژن بێنم بچە بۆ داوای ئەو کچەکە خۆم دۆزیمەت ئێتر منیشتم ڕۆڵەگیان کام کچێ ئادەی پێم پیشان بانە پێی پیشان نام و وتم باشە ڕۆڵەگیان من دڵێ ناشکێنم بەدڵی خۆتەکەم بەڵام تۆ ئەتوانی بەخێویکەیت و یعنی خۆش گوزارانی بیتێ وتی ئەی چۆن دایگە من خۆشمێ ئەی شوشتی هەیە کوڕەکەم شاگردی مەطعەمە مای بە 450,000 450,000 ئیتر خۆشم خانێکی خنجیلەم هەیە 75 مەترە ئیتر تەقاوەتی مێردەکەشمێ بەوە ئاژیم باوەڕ کاتچێک معنی ئەو تەقاوەتی وەرەگە فرای دەرز و دەرمانی حەبوشتی خۆمەکەم ناتوانم یارمەتی کوڕەکەشم بۆ شاگردیە خۆیە ژێنی ترگە جار بەجار علاگەی شتێکی بێناتۆ لەگەڵ دەستخۆیە وڵای تر وتی دایگیان من بە کچەکەم و تۆ کچەکەش بە دایکی وتووە کە ئێمە بچین بۆ داوای ئیترمیش ڕۆژێک لەگەڵ خوشەکان مەقسەم لەگەڵ کرد و لەگەڵ خوشەکانمە چون بۆ داوای ئەو کچە کە چون پێشەکی زۆر ماڵێکی باش و ڕێک و پێک بوون ئەیبیانتیانە بوو کە چوونە پێشەوە داوامان کرد ماڵی کچەکە وتی ئێمە کچ و کوڕەکە یەکتریان لە بەدڵ بێ بەس پیرۆزباییمان لەسرە ئێمەش خواخوا شتێکی ئاو بەس لە توانای ئێمە ئەو پەڕی هەبووایە 6 تا باگزنی بڵێ سوکاڵەمان بۆ بکڕە لەگەڵ ئاڵقە سەعات و 2 دەستجلە وڵات چوونە پێشەوە و ئیتر ڕازی بوون و ئیتر ئەو شەوەی بڵێن نیشاناکرێ هەنێ پیامان کۆ کردەوە چون بۆ دەستنیشانێ شیری نوشتمان کە ڕووی شەکرا و ئاڵخە و سەعات ئەو شەوە دەستنیشانیان کرد و ئیتر ڕۆژێکیش دانرا بۆ ئاڵتون ئەو ڕۆژەی کە دانرا بۆ ئاڵتون بچین ئاڵتون هەڵگرین لەناو زەڕەنگەرەکە دایکی کچەکە دەست یا پشتێنی ئاڵتون باوەڕکە عنی تر هەر حەپەساین ئێمە یەکەم جار وا نەبوون و بە 6 تا بازی ئێمە سوکەڵە توانیمان خۆتەزانین لەم زۆرۆفە ئاڵتونش زۆر گرانە نەمانەتوانین ئێمە لە ماڵی دنیا ئەو پەڕی 40 وەرەقەم هەبوو هیچی کەمان نەبوو لەگەڵ ئەو خان و خنجیلێنە وڵاتر کە چوونە پێش و چوونە دوکانی زەڕەنگەرەوە دایکی وتی ئەرز و ئاسمان هەستێ ئێمە پشتێنی ئاڵتونمانێ من کچەکانم کەی یاومە بە شوک پشتێنی ئاڵتونیا گۆڕ بووکەکانم هەروە ئەبێت لەبەر قسەی خەڵک بێ و لەبەرهین بێت من کچەکەی پشتی ئاڵتونی بۆ کرد ئیتر وەڵا ئێمە لە دوکانی زەڕەنگە بوو بە ناخۆشی دەمەقاڵی من هەستان ڕۆشتین چونەوە بۆ ماڵەوە ئەوانیش چونەوە بۆ ماڵەوە لە دوایە کچەکەم کچی بڵێن ئەو ئافرەتە بووکەکەمان لەگەڵ کوڕەکەمان قسەیان کردوتی دایکی و تێتی ئەگەر ئەو کوڕە تۆی خۆشیە بەڕاستی ئەگە قەرزیشی بۆ کردی بێ ئەتوانێت بۆ بکە ئیتر هاتۆ کوڕەکەم وتی دایان قەی ناکە ئەو کچەکانی بەسا پێی وتووە دایکی و تێتی ئەگە خۆشیە گە قەرزیشی بۆ کردی بێ ئەتوانێت تۆ بێنێ ئێتم ڕۆڵەگیان ئەوە قەرزیشی بۆ کرد خۆ قەرز ئاسان نییە هەرە ببییتەوە ئێمە لەکیو ئەماتوانین بین و یان پشتێنی ئاڵتونی بکەین پشتێنی ئاڵتون بای دەفتەرێکە ئێمە لەکیو ئەتوان ئەی کچەکە ڕازی بوو بەم قسانی دایکی کە داوای پشتێنەکە بەڵێ ڕازی بەس بە کوڕەکەم وتوبی ئەگەر من هاتمە لەو ئانە بیفرۆشەرەوە یعنی ئەگەر ئەو پەڕیمانە دوومان بیفرۆشە بەس بەوەی دایکم قەنەعەت پێ بکەین ئاوە وڵای تر ئێمە هەرچۆنێ بوتم باشە ڕۆڵەگیان چی بکە وڵا بەگەن دەستکەین بە قەرز کرد قەیناکە دایگەن تۆ بزانەر بە پورەکانم بڵێ خوشکەکانی خۆم هەنێ قەرزم بەنێم نیژە چم بۆ لای ڕەفیق و برادەر و شت چین قەرزکەم ئیتر هەرچۆنێ بوو دەفتەرمان دەبر کرد هەمساسە لە نەچوونەوە بۆ دوکانی زەڕەنگەر و پشتێنی ئاڵتونمان بۆ هەڵگرت کە پشتێنی ئاڵتونمان بۆ هەڵگرت ئیتر برادەرەکان وتیبی ئەو پەڕی 4 مانی کە بێ بە وەعدی یابوونی قەرزەکە دوای 4 مانەکە من ئەتانەمەوە ئاشتیانە باش ئیتر هەرچۆنێ بە پورەکانی بڵێن خوشەکانی خۆم پوری کوڕەکەم وتیان قەیناکە ئێمە پەلەو لێ ناکەگە بە 2 ساڵی کەش بمانیتەوە بەس خواکە تۆ ژنەیت و ئەچیتە ماڵ و حاڵی خۆت ئێمە پەلەو لێ ناکە وڵای تر ژنمەمان گواستەوە مامەستاگیان و ئیتر حەفلەشمان بۆ کرد ماڵێکی چونە کرێتی و لای من نەژیان چونە کرێتیوە ئیتر بە خزم و کەسوکە هەرچۆنی بە هاوکاریان کرد و ماڵێکی خنجیلیان بۆ پێکەوەنە هەر ئەوەی خۆش بوو تا نزیکی 4 مانگ
دوای 4 مانگ ڕۆژێکیان کوڕەکەم بە پەلە هاوان هاتەوە و سێکەم سەر و قژی تێکچوو کراسی دراو بۆ چی ڕۆڵێکیان بۆچی وەولیا دی وەڵای دایگیان لێمە پرسە لە ئیشەکەم بوو ڕەفیق و برادرین کە قەرزم لێکۆ هاتنە سرم بۆ بەدەمە بۆڵێم ئەڵێ داوای قەرزەکەک منیش هەرچەندەکەم ئەیبم ناتوانم من مای 250 کریە خانوویە مۆلی دەیە خۆ دەزانیت زۆرفی بەم شتە گرانوینە بۆ بەدەم بۆڵم لەگە ژنەکەمە ژنەکەشم چۆتۆ ماڵی باوکی دایکی کچەکە وتێتی یان ئەوە تا حربی فرۆشی حاشا و لێکم کچمنی نەی تۆ بەم ماڵە ئێتە کچەکە لەگەڵ بڵێم بووکەکەم لەگەڵ کوڕەکەمە بۆ بەدەمە دۆڵ ئیسە تۆرا و لە ماڵی باوکێتی نە ئەوە تا ئاڵتونەکە بفرۆشێ نە قەرزاریش وازی لێنێ ئیتی وای لات ئەم کوڕم بەخوا مامۆستایان دایکە بمرێ ئەم کوڕی من نییە باوەڕکە و سابک کێشا بەسەریا قسەی نێکە ئێستا هەر ناوێری قسەی لەگەڵکەی ئیتە تووڕە عەسەبی لە گیانی خۆی بێزە خارش کە بەکری گرتێتی ئەوە دوومانە بێ کرێخانی نەیاوە دەرگای قفڵە هاتۆتۆ سەر دڵی من مشخواخوام و کوڕژن بێنە بچێتە ماڵ و حاڵی خۆی ئیسراحەت کە ئێستا قەرار وایە کوڕەکەمەڵە یان ئەوە تا تەلاقیە یان کەسێ لەو قەرزانە بەدەستی من شتێکی لێ من ناتوانم بیانم ینی باشە دایکی ئەم کچە ئامادەیە کچەکەی بچۆرێ بەس ئامادەنی ئەو پشتێنە بفرۆشە وتێتی حاشا و لێکم ئەگەر ئەو پشتێن ئاڵتون باشە بە کچەکەی بە تۆرای ڕۆشتە تۆ لای ئەمەی پێخۆشترە تا پشتێنێکی ئاڵتون خۆچکە من خۆشم ڕۆشتم بۆ لای کەسی بڵێ خزم و شتیشمان ناردووە ئەڵێ سوێنم خواردووە من هەر لەناو خزم و کەسی و کاریش بێ بەعزە کەسە دڵی شەق پێ برم بڵێ کچەکەی پشتێنی ئاڵتونی پێ ئاڵتونی زۆر پێ بۆی دڵی خەڵک شەق نازانێت کە ماڵی کچەکەی وێرانەکە وەڵڵا ئیتر هەرچەند پێم وتە ڕۆڵێکیان ماڵی دنیا ئەوە نان هەر کاتێک کوڕەکەم هەبوو دەوڵەمەند بۆت ئەکاتەوە تۆ ئێستا بیفرۆشە بە ئەم قەرزای لە کۆڵتان بێت ئەی باش لە ئەوڵۆ بۆ شووپیەکە لە ئەوڵۆ خۆت ئەزای کوڕەکەم ئەمنە دەوڵەمەند نەبووتی خۆت ئەزای شاگری مەڕان چیتی پێیاکە لە ئەوڵۆ بۆچی ڕازی بۆچی ڕازی ئێستا بۆ کردان بە بیانی کچەکە خۆی ئەڵێ چی کچەکە لێرە ئەڵێ ئەڵێ هەتا دایکم ڕازی نەبێ نایم دایکیشی بۆ بەخینە کچیش لە بینی دایکی و مێرداگیری خواردووە هەتا بوشە بە دەنەدەن و شەڕیشیان چکە لە باشە کچەکە خۆی پێشتر پێشنیارێمی بۆ نەکردە و توێتی من دوای 4 مانگ ئیفرۆشمەوە چۆن مامەسای پێشنیاری ئەوەی کو ئێمە بۆیە ڕازی بوون ئەینە بەخوا من ڕازی نیە من نەمەوت ئەمە ڕۆڵێکیان قەرز ئەڵە کۆنە بێ نافوتێ یەنەوە سەر دڵە دوایی تۆ ناتوانانی بی هەرچەند لەو کاتە چکە حەزی خۆی بوو منژ نەمەتوانین دڵی پشکێنم ئەی لەو کچەگە تۆ حەزەکەی ژن بێنم من لەو کچە نەبێ زیاتری کچی کەسی کەم ناوێت بەس ئەو مەوێت ئێتە کە ئەویش کە ئەوەی ود مەجبور ئێمەش من خواخوام و ژن بێمشێتەوە ماڵی حاڵی خۆی و من نەمزانی مەسیری ئاوای لێ ئاوە داماوە بێت و دوومانەوە بێ کرێخانی ناو لێ قەفڵ درا و ژنیژەوتە لەوێ نایەتەوە چۆ بەقینە ئیتر نازانانی چی بکەین تو مەشکم چارەسەرێک ئەم مامۆستا بە ڕێزێ تریفەخان بەشکم چارەسەرێکمان بۆ بکە قسەی لەگەڵکە زای تاکی ئەم کێشێ ئاوابێ ئێمە بۆ قسەکردن لەگەڵی بێبەستەر چاوە ئێمە ئامادەین کە قسەوەرەوەکو چۆن لەگەڵ کەیسەکانی تراچوینەتە لایەن و قسەمان کرد بۆ ئەمەش بەسەر چاو ئەماکەین بەڵام کۆمەڵک شتی تر هەیە لێرەیە یعنی بۆ نمونە ئەم دایکە کە هەر لێ سەوا بکە لەگەڵ ئەم ماڵەیە لەگەڵ کوڕەکەتە لەگەڵ کچەکەی خۆیە یعنی دوای زمانی چیەکەی کە توایی بێڵێ ئەم ماڵە خۆشبەخت بن بێڵە کچەکەی خۆشببختی هەبێ لەگەڵ کوڕەکەیە ینی ئەگەر ئەمە لە سەرتاوە بەم شێوازە بکە ئەیدئا لە کۆتایی جا لەبەرەوە یەکێک لەو شتانی کە زۆر زۆر گرنگە کە ئەبووە ئێوەش بتان زانیایە سەرەتا هەر چوونە پێشەوەیکی هەڵە بووە یعنی ڕاستە کوڕێک کچێکی بەدڵە بەڵام کە ئەزانێ ماڵەکە بەو شێوازە بیان وەگرن ئەبێ لە حدێکا بیوەستێنێ چکەگە لە سنوورێکە نەوەستێنرێ ئەم شتە بەدەمیەوە ڕواک و ئێستای لێت کە بەم شێوازەی لێ هاتووە یعنی کاتێکە بیر لەوە بکاتەوە بڵێ وەڵام من قەرزەکەم لەبەر خاتری ئەوەی پشتێنێکی لیرە بکەم نە ئەبووە لەو کاتەیە هەر خۆشت لەگەڵ کوڕەکەتە ئەم بڕیارەتان با بگیان ئێمە نیمانە دەستنیشان ماکە مامۆستاگەن قسەیان نەکرد کە گەشتە دوکانی زەڕەنگت لەوێ شتەکە سنوورێکتان بۆ دابنێ کاتێ تۆ سنوورێکی بۆ دابنی بابگیان داوای پشتێنی لیراکەم نیمە فەرمونیمە ئەگەر کوڕەکەم تەوێ کوڕەکەم کوڕێکی باشە کوڕێکی باخلاقە کوڕێکی بەڕەوشتە کوڕێکی ئیشکەرە ئەوێ ئیشی خۆی بکە ئەوێ کاسبی خۆی بکە ئەوێ ماڵ پێکەوە بنێ ئەگەر بەم شێوازە کوڕەکەی من تەوێ لە خزمەت تاینوینە پێشەوە بەس ئەگەر داوای پشتێنی ئاڵتونەکەی دێ من نیمە بەخوا یەکەم جاری پەنا بۆ قەرزبەری جارێ ئەمە هەڵەیەکی زۆر گەورە بۆ کە بچن قەرزی چیش قەرزی دەفتەری یعنی بە کوڕێک کە 450,000 هەیە بە چێتوانە قەرزێک باتەوە کە بای دەفتەرێ بێ دواتریش ئەو وعد و عودەی کە ئەیا بۆ نمونە بەڵێنێکە وەڵام من دواتر ئەیفرۆشمەوە دەفەرمووتە دواتر نایفرۆشێتەوە جا لەبەرەوە ئەمانە کۆمەڵێک هەڵە بۆ کە بەسەریا تێپەڕین بۆیە من زۆرێک بە دایکان و باوکانی ترەڵێم کاتێکا چیتە داوای کچێک بۆ کوڕەکەت خۆمە خەرە ژێرباری قەرزەوە بە هیچ شێوەیەک قەرزێک کە لە تواناتانە بێبییتەوە بۆ خۆتە خەیتە ژێرباری ئەو قەرزەی کە لە تواناتانیە بییتەوە
وەکو ئەم حاڵەتی لێت وەکو حاڵەتی ئەم کەیسەوە تا فەرموو ناتوانێت قەرزەکە باتەوە کەنا ئەتوانێت قەرزەکە باتەوە تا ماڵیشی لەم لاو وێران بووە لە هەردوو لاو ئێجا دوێش قەرزاری جوازی لێ ناهێنێ سوێنێ تووشی شتێکی شەبێ جا ئەمە سەرەتامە هەڵەیەکی گەورە بوو کە کراوە دوو هەمی نیشت ئەبێ ئەم کوڕە خاوەنی بڕیاری خۆی بێ تەواو وەکو پیاوێک بچێتە پێشەوە بۆ لای کچەکە بڵێ ئەگەر ئەو پشتێنە کێشەی ئێمە لەسەر ئەو پشتێنە بێ دەفەرموو من بە لێسە و جابێتەوە تۆگە کچێک ئەگەر ماڵێک ئامادە بن لەبەر خاتری پشتێنێکی ئاڵتون سەر لە ماڵ و خێزانێک کتێک بن لەبەر خاتری پشتێنێکی ئاڵتون ئەمە چڵەوەڵا بە خەڵک پێی بتەقێ یا ئەڵێ با من لە بەرچاوی خەڵکا بڵێم ینی بۆ چاولێکەریەک بڵێ وڵام من بڵم پشتێنێکی کردووە ئەگەر ئامادە بێ لەبەر ئەوە ماڵی کچەکەی تێک با کچێک ئامادە بێ لەبەر ئەوە خێزانی خۆی تێک بە دەفەرموو بە هەر لە ئێستەوە بێ بڕیار بە ئەبێ کوڕەکەت زۆر ئازایانە بچێتە پێش ئەم قسێ بکە بڵێ یا ئەگەر من تەوێ یا ئەو پشتێنەتەوێ ینی ئەمە ژیانە تازە چێتە ژێرباری ئەبێ بچێتە ژێرباری ئەبێ ئازانە بچێتە ژێرباری تۆ بێ سوپاسی خۆی گەورە بکە مناڵێکی ژنێ لەم بینایشت لە چوارمانی ئەوەڵە ئەم شتە ئێمە بەچاتێککەوتی لە ئەوڵە بوتیان ئێمە بەس ئەوەمان پیرۆزبایمە لەسەر خۆی کچەکوتی بە ئاڵقەیە شوو پێەکەم ئەمە ئاڵقەکە بۆ ئاوی پێکردی بەداخەوە زۆر بەداخەوە بۆ ئەو خێزانانی کە بەم شەوازە بیرەکەنەوە ئەین چەند جار من ئەمەم بیستووە لە چەنەها کەیسی تریش کە پێشتر هاتوونە تەلام بۆ ڕاوێژکاری ئەڵە سەرتاڵێ وڵای مە هیچی وامان ناوی و هەر کوڕەکە ڕێک و پێک بە هەر کوڕەکە باش بە هیچی وامان ناوێ بەڵام دواتریش ئەم هەموو کێشەی بە دوای خۆی ئاهێنێ و داواشتی زۆرەکەن وردەوردەواکەن داوای شتێکی زۆرەکەن جا لەبەرەوە ئەمە گفتوگوی زیاتریشی لەسەرەکەین لەگەڵ ئەم خاتونانی کە لێرن ئەبێ کوڕەکەی خۆت ئازانە بچێتە پێشەوە بۆ ئێمەش هەر شتێکمان پێ بکرێت کە بۆ چوونە ئەوەی کە لەگەڵ یا بچین قسە لەگەڵ ماڵە خەزورانی کوڕەکە تا بکەین ئێمەش ئامادەین کە ئەمە بکەین بەڵامی ترە بێ کوڕەکەت پیاوانە بچێتە پێشەوە ئەم بابەتە حل بکات ئەم بابەتە چارەسەر تۆ بە قسەی ناکڵە دایکم هەرچێ بڵێ من قسەی ناکە تەواو ئیتر تەواو ینی کە بزانێک ژنێک بە قسەی ناکە لەبەر خاتری پشتێنێک ماڵەکەی تێکەیە دەسبێنێ کێشەی گەورەتریشی بۆ دروستەکە خۆش بێ خاتونگیان مادەم هاتوویتە تێرە من دواتریش پێکەوە دائنیشین و زیاتر قسە شەکەین بۆیە ئازیزان ئێمە بۆ ئەم دوو کەیسەی کە ئەمڕۆ لەگەڵمان نابوون ئێمە دوای ناوبڕێگەینەوە لاتانەگەڵ ئەم خاتونە ئازیزانی کە لێرە دانیشتون ئێمە ئەمانەیە گفتوگویەکی تەواو بکەین و پەیامێکیش بین بە بینەرانمان کە سێری بابەتەکە ئەکەن بۆی ئەمانە ببێ بەوانەیەک ببێ بە پندێک بۆ ئەو کەسانی کە ڕوبەڕووی هەمانم کێشانە ئەبنەوە بۆیە لەگەڵمانە بن دوای ناوبڕێک دێینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. ئازیزانم جارێکی تر سڵاتان لێبێت ئێمە لە پێش ناوبڕەکەیە دوو کەیسمان هەبوو هەردوو کەیسەکە باسییان لە ژیانی خۆیان کرد کە کەیسێکیان زوو زەواجی کردو بە پیاوێک لە بەرەوەی کە دەوڵەمەنە و جیاوازێکی تەمەنی زۆریان هەیە و ئێستا هەستەکە کە مرتاح نییە و لە هاوسەرگیریەکەی کە خاوەنی دوو مناڵیشە کەیسی دووهەمیان باسی لەوە کرد کە کوڕێک خۆی کردو بە ژێر قەرزێکی زۆرەوە لە پێناو ئەو کچەی کە دڵی ئەیخوازێت بەڵام دواتر کە زەواجیشان کردووە ئێستا ئاڵتونەکان بۆ بە کێشە بۆیان. طبعا من کەیسی دووهەم زۆر تووڕۆ بێتاقەتی کردم کە بەجددی یعنی پشتێنێکی ئاڵتون وا بکات کە کوڕێک لە کچێک جیابێتەوە یاخود کچەکە بتۆرێ و بچێتەوە ماڵی باوکی و خۆشببختی و هەموو شتێک لە دەست خۆی با لەبەر خاتری پشتێنێکی ئاڵتون کە دایکی پێی بڵێ تازە یا تۆ یا حاشاد لە یەکەم یا ئەم پشتێنە ئاڵتونە بەجددی ئەمە زۆر بێتاقەتی کردم. یعنی دایکێک بەم شێوازە مامەڵە لەگەڵ کچەکەی خۆیان بکە پشتێنێکی بەلاوە گرنگتر بێت تا کچەکەی پشتێنێکی ئاڵتون یعنی بێمە چ دایکێ بێ کە ئامادە بێ ژیانی هاوسەری کچەکەی خۆی تێک بە لە پێناو پشتێنێکی ئاڵتونە و پێشی بڵێ ئەگەر بگەڕێتەوە لای مێردەکەت من حاشاد لێ یەکەم. بەڕاستی ئەمە زۆر جێی داخە جێی خەفەتێکی زۆر گەورەیە. جا من ئەمڕۆ ئەم میوانە ئازیزانش لەگەڵمان ئەمانێ گفتوگویەکی زیاتر بکەین لەسەر ئەم بابەتە بەخێر بێن خاتونەکان خۆشحاڵین کە ئێوەش ئەتانوێکە لەگەڵ بابەتەکەیە گفتوگۆ بکەن. فەرموو خاتونگیان. سەلام مامۆستا سوپاس بۆم دەرفەتە وەگەزانین زێر کێشەیەکی گەورە لە نێو کۆمەلگەی کوردیە کە ئەمەش هیچ پێوەری نییە بۆ ژیانێکی خۆش و بەختەوەری و هۆکاری سەرەکی ئەمەش بۆ خێزان و دەوروبەر ئەگەڕێتەوە کە لەم کەیسانەیە بینیمان. بەڕای من چارەسەری ئەمە هۆشیارکردنەوەی کۆمەلگە و تاکە کە ڕێزگرتن و گرنگی پێدان
لە پێش هەموو شتێکەوەیە و زێڕیش تەنها دیارریەکە کە کوڕ بۆ کچیەکات و ئەم دیارێش بەبێ توانای کوڕەکەیە. دەستەکانە خۆش دەستە خۆش بە بێگومان یعنی ئەوەی کە پێوەرەکان کە خەڵک پێوەرەکانی لێ تێک چووە لەم بابەتەیە ئەمەیە کێشە گەورەکە دروستەکە ینی واستەکە پێوەری خۆشببختی ئەبەستێتەوە بە زێڕەوە بە ئاڵتونەوە بە داواکاریەکانەوە واستەکە کە ئەمانی بۆ کرا ئیتر ئەمە خۆشببختە بێ بەڵام بەڕاستی ئەمە لێ تێکچوونی پێوەرەکانە ئایا زێڕی زۆر خۆشببختی دروستەکات ئەوە بینیمان لە هەردوو کەیسەکەیە کە ئەسڵەن بۆنی زێڕی زۆر و داواکاریە زۆرەکان وای کرد کە خۆشببختی لە دەستبن ئەگینا ئەگەوە نەبووە خۆشببختێکی باشیان نەبوو بەڵام ئەو وای کرد کە خۆشببختی لە دەستبن کەواتە ئەمە پامێکە بۆ هەموو دایکان و باوکان بۆ هەموو کچان کە زۆرجار داواکاری زۆری تۆ خۆشببختی کچەکەت لە دەسەیە خۆشببختی خێزانێک لە دەسەیە نەکەوەی کە تۆ ئەم شتانەی کە زۆر بۆ بکەیت دەستت خۆش بکاتە ئەسڵ لەم پرۆسەیە ڕێزگرتنە تۆ بیر لەو بکەرەوە ئەم کوڕە چەندێ ڕێزی کچەکە تەگرێ نەک بیر لەو بکەیت تۆ چەندێ ئاڵتونی بۆ کردووە دەست خۆش خاتونگیان فەرموو. سڵاو مامۆستاگیان سوپاس بۆم دەرفەتە من پێم وایە ڕۆشنبیری پیا و دەورە بینیانی ئەمە پەیوەندی بە تەمەنەوە نەبوو ئەو کەیسەی یەکەم کەوتی تەمەنی زۆر لە من گەورەترە و گرنگیم پێ نادا و چوونە دەرەوەی لەگەڵمانی ئیوا هەیە یعنی ئەبینی تەمەنیشی لە کچەکە و زۆر نزیکە تەنە من خۆم کەیسێکی ئاوام بینیوە کە 2 ساڵیان بینە بە هیچ شێوەیە نەچوونە دەرەوەی لەگەڵ یا هەبوو نەگرنگی پێدان ئەو شتانێکی هاوتەمەنیش بوون بیانەکەی ئەوەیە کاڵە من لە خۆم گەورەترە بەڵە کەواتە ئەمە بەبوونی ئەوە نییە کە هاوتەمەن هەر خۆی تەبعی پیاوەکە وایە کەواتە پەیوەندی بە تەبعی ئەو کەسەوە هەیە ئەو پیاوە گەنج بێ یا پیر بێ لەواچی هەر خۆی گرنگی پێدانی نەبێ لەواچە خۆی چوونە دەرەوەی حەز لێ نەبێ یعنی ئەوە جیاوازی تەمەنەکە دەور نابینێ بە نسبەت ئاڵتونیشە و ئاڵتون هیچ گرنگێکی ئەو تۆی نییە وابزانم لە بینێ ئافرەت و پیاوەگەر یەکتریان بەدڵ بوو بە تاقا ئەڵلقەیەکی شوبکە یعنی ئەو ژیانەی هەر خۆشە بێ ئەگەر هەردووکیان گونجانیان هەبکەواتە گونجاندن دەورە بینێ نەک ئاڵتون نەتەمەنیش ئیواهەیە لەگەڵ کەسێکی زۆر بە تەمەن ئازەواجی کردو زۆر بەختەوەریشە ئیواهەیە لەگەڵ گەنجێک ئازەواجی کردو زۆر نابەختەوەرە کەواتە گونجاندنی ئەو دوو کەسە دەورە بینێ ڕۆشن بیری ئەو دوو کەسە دەورە بینێ نەتەمەن بۆی هەیە نە ئاڵتونیش من پێم وایە هیچیان دەورێکی ئەو تۆی نییە بەنسبەت کەیسی دۆمیشەوە کە ئەو پشتێنیان کردبوو بە کێشە من پێم وایە بێ هەر ئەمان لە سەرەتاوە هەڵە بوون کە دایکەکە ڕێی گۆڕی لای ئاڵتونشێکە بووە هەر لەویا دەستیان هەڵگرتایە و وازیان لێ بێنایە دوایە تۆ هەر لەو دقەیە بزانی کە ئەم دایکە قسەی خۆیە گۆڕێ ئەم دایکە بەڵێنەکانی خۆیە گۆڕێ ئەبواە لەو کاتیا و ئاگادارکردنەوەی گوایە بواە بۆ ئەمان بەجددی ینی بیان تا ئەمە لێرە ئەبێ بۆستێنرێت بەڵێ یعنی ئەبێ ئێمە ئاگادار بین کوڕەکانیش و کچەکانیش بە بەڵێنی سەرەتا تێنەکەون هەم کچەکان بەعزێ بەڵێن ئەدەن هیچی نابەنە سەر و هەم پیاوەکانیش بە هەمان شێوە چەندین بەڵێن ئەدەن و هیچی نابەنە سەر بەڵێنی سەرەتا هیچ گرنگ نییە کەواتە نابێ بەوە تێبکەوێ بێ بپێی گوزەرانی خۆ بە پێی بارودۆخی خۆت بڕۆیتە پێشەوە یعنی ئەگەر توانات هەیە زەواج بکەیت چەنێ لە توانات هەیە هەر ئەوە مەسرفکە نەک قەرز بکەیت یان ئەگەر تواناشن نییە یعنی هیچ بۆ ئافرەتە بکەیت و ئەوانیش داواکاریانێ هەر لە سەرتاوە بکشێرەوە مەچۆرە داوای ئافرەتەکە کە ئەزانی توانای زەواج نییە زەواج مەکە باشترە من پێم وایە هەل ئەوڵەوە زەواج نەکەی نەک دوایی ئەم جیابوونەوەی لێ بکەوێتەوە دواتر کۆمەڵی کێشە و ناڕەحەتی بە دوای خۆیان بێنێت و وەکو حاڵی ئەو کوڕەکە چی بەسەر هاتووە ئێستا کە دایکەکەی باسی کرد ئەگەر مناڵکەوێتە بینیانە ئەو ژێ بە گرفتێکی گەورە کەواتە هەل لە سەرەتاوە ئەبێ بیر هەم کوڕەکە لەوە بکاتەوە ئەگەر توانای زەواجی نییە با نەڕاتە داوای ئافرەتەکە و ئافرەتەکەش کە ئەزانێت دای بەبێ ڕێی دایکی ناتوانێت هیچ شتێ بکە با بەڵێنی درۆ نەدا بە کوڕەکە یعنی هەر لە ئەوڵەوە بەڵێنی نەدابی و تا من ئاڵتونەکە ئافرەشم کە ئەزانێت لە دەسەڵاتی خۆیانی و لە دەسەڵاتی دایکایەتی لەبەر ئەوە من ئەڵم کچان و کوڕان بە بەڵێنی سەرەتا هیچی تێ نەکەون و هیچ کاتێکیش نەتەمەن بکەن بە کێشە نەئاڵتون یعنی گونجاندنی ئەو کەسە دەورە بینە جاری وایە کەسەکە زۆر بەتەمەنە زۆر ئەگونجێ لەگەڵەکەواتە هیچ نەتەمەن گرنگە و نەئاڵتون من بەلامەوە هیچ دەست خۆش خاتم گیان دەستەکانە خۆش بێت فەرموو نەگەر ئێوە شتێکتان هەیە دەستی تۆش خۆش بێت سەبارەت بە کەیسی یەکەم ئایا مەرجە هەر کەسێکە تەمەنی گەورە بێت ژیانیشی ئاوای بەسەر بێ و دوای ئەوەش بۆچی هەنێکات دایکەکان ئەگەر کچەکەی بوێت و خۆشببختی کچەکەی خۆی بێ بۆچی دوای پەشێمانە بێتەوە ژیانی لێ تێگەیە قەیچێکە سەرەتا نەبوو بووە بەڵکو دوای ژیانی باشتر بێ
سەرەتا خراپبوو بەڵکو دوایی باشتر بێ وایە بەدڵنیایی هەتا سەر کەسیش نە بە چاکی ئەمێنێتەوە نە بە خراپیش ئەمێنێتەوە بۆیە هیوادارم دایکانیش کەوکو چۆن خۆشببختی کوڕەکەی خۆیان ئەوێ کە بووکێکی باشیان هەبێت وایە و هەمان شێوە زاوەکانیشان کە کشەکانیان ئەخوازێت خۆشببختی ئەوانیشیان بێ بەپێی توانای خۆیان من چۆن حەزکەم براکەم ینی بەپی توانای خۆی شتێکی کەم بۆ خێزانی بکات کە بچینە داوایکی هێنامان و هەمان شێوەش کە کەسێکیش هاتە داوای من با ماڵی شۆڕەچای ئەوە بکەن چۆن من حەزکەم ئەوانیش ئاوا حەز بکەن وایە چکە ناکرێتەوە پێداگری بکە من بەپی بەڕێگەی خۆم قاچڕاکێشم و ئەویش بە هەمان شێوە تیەگی نابەرز بەفڕمە بڵم ئەمە مەوێت و ئەوە مەوێ بەڵام دوایش کە نەگونجام ئایا ئەو هیچ کاب لەو شتانە فریای من ئەکەوێت ناکەوێت من چی لە پارە و لە ئاڵتون و لە مارەی زۆر بکەم و لە شتی زۆر کەم دوایی کە هاتمەوە بە دوو مناڵەوە لە ماڵی باوەک دانیشتم هیچ سوودێکی نییە بۆ من هیوادارم ئەو دیاردەیە نەمێنم دەستەکان خۆش بێ بالفعل وایە یعنی ئێستا ئەگەر ئێمە هەر لە پرسیاری یەکەمتەوە دەست پێ بکەین کە مەرجی تەمەن طبعاً تەمەن خۆگونجاندنەکە گرنگترە و کۆم خاتونە ئازیزەشکە لێرەوتی یعنی ئەو دوانە ئەگەر پێکەوە گونجابن ئیتر مەرجی تەمەن نییە ئێستا بۆ نمونە چەندەها کەسمان بینیوە کە هاوتەمەنی یەکن و کۆمەڵی کێشەیەکی زۆریشیان هەیە کەسیشمان بینیوە کە جیاوازی تەمەنیان هەبوو بەڵام توانیوانە لێک تێگەیشتن و گونجانیەکی زۆر هەبێت لە نێوانیانە و ژیانێکی زۆر خۆشیش بەڕێ بکەن کەواتە خودی کچەکە یاخود خودی کوڕەکە دەورە بینێ کە ئەم دوانە کاتی هاوسەرگیریەکەن چنێک ئەتوانن خۆشبەخت بن چنێک ئەتوانن پێکەوە بگونجێن چنێک ئەتوانن لێک تێگەیشتنیان هەبێ و گرنگی پێدانیان هەبێ بۆ یەکتری ئەمانە زۆر گرنگە لە مەسەلەی هاوسەرگیریە طبعاً بۆ بابەتی دووهەمیش کە باسی زێڕ و باسی کەیسی دووهەم بوو طبعاً من هەموو جارێکەڵێم ئەڵم بە دایکان و باوکان کە ئەمە زۆر گرنگە بۆیان هەمیشە بیر لە خۆشببختی کچەکەت بکەرەوە و بیر لە خۆشببختی ئەو کوڕەش بکەرەوە کە ئەبێتە هاوسەری کچەکەی تۆ کە ئەبێتە زاوای تۆ یعنی چەندێک تۆ بیر لە کوڕی خۆتەکەیتەوە ئەبێ بە هەمان شێوەش ئەو گەنجێکێتە خوازبێنی کچەکەی تۆ وەکو کوڕێکی دووهەمی تۆ وایە ئەبێ وەبزانی ئەمە کوڕی دووهەمی تۆ وایە کاتێک وەکو کوڕی خۆت سیریەکەی چەند شتێک بۆ خۆت پێت خۆش بێ بۆ کوڕەکەت ئەبێ بە هەمان شتێک بۆ زاواکەشت پێت خۆش بێ جا لەبەرەوە زۆر گرنگە لە مەسلەی هاوسەرگیریە دایکان و باوکان بیرەوە بکەنەوە ئەم کوڕی کایەت بۆ داوای کچەکەیان بیرەوە بکەنەوە بگەڕێن بە دوای کوڕێکا کە کوڕێکی دیندار بێ کوڕێکی بخوڕەوشت بێ کوڕێک بێ کە هەست بە مەسئولیت و بەرپرسیارەتی بکە کوڕێک بێ کە ڕێزی کچەکەیان بگرێ ڕێزی ماڵە باوکی کچەکە بگرێ کوڕێک بێ کە پیاوانە بێ و ئیشکر بێ و حەزکا کە ژیانێکی زۆر تۆکمە و زۆر باش پێکەوە بنێ ئەمانە گرنگن لەوەی کە تۆ لە بری ئەوەی بگەڕی بە دوای ئاڵتونی زۆرە و وڵا هەروەنە ئاڵتونی زۆری بۆ کردی ئیتر تەواو کچەکەی من خۆشبەختە بێن نا خۆشبەختی کچ هیچی بەوانە نییە یعنی ئێمە بۆیە ئەم بەرنامەیەشمان تاو تەرخان کرد بم بابەتەوە کە ئێمە بزانین کە خۆشبەختی کچەکان هیچی پەیوەندی بە زێڕوزیەوە نییە هیچی پەیوەندی بە ئاڵتون و سەرەت و سامانەوە نییە و تا خۆمان بە چای خۆمان بینیمان کە ئەو دوو حاڵەتی لێکەوتەوە کەوە نەک هەرم دوو حاڵەتە چەندین کەیسی تریشمان هەیە لەم بارەیەوە بەڵام لەگەڵەوەشا من چۆن کە ئەم کەیسە ناڕەحەتانەشمان لایە کە بەداخەوە خێزانەکان هەڵۆشێتەوە لەسەری لەگەڵەوەشا چەندین جار نمونەی زۆر جوانیشمان بەرچاو کەوتووە یعنی من لەو نمونە جوانانی کە بەردەوام بەرچاومەکەوێت ئەویشەوەیە ینی چەندەها کەسم بینیوە کە خۆیان ئاستێکی دارایی زۆر باشیان هەبووە بەس چاوەڕێ ئەویان کردو کوڕێکی بە ئەخلاق و بەڕەوشت بێتە داوای کچەکەیان کاتێک کە کوڕێکی بە ئەخلاق و بەڕەوشت هاتووەتە داوای کچەکەیان ینی باوەڕتانە بە هیچیشی پێ نەکردو توێتی من نەزێڕمەوێ نە سامانمەوێ نە هیچ شتێکم ناوێت لەم کوڕە مادەم کوڕێکی بە ئەخلاق و بەڕەوشتە خۆم بۆ یەکەم ینی باوکەکە وتێتی من خۆم هەمە خۆمەیکەم چۆن ئەگەر کوڕم بچێتە داوای کچێک خۆم زێڕ و خان و ماڵ و هەموو شتێکی بۆکەم بۆ کچەکەشم بە هەمان شێوە کاتێک کە کوڕەکەیەتە داوای من خۆم هەموو شتەکانی بۆکەم مادەم کوڕەکەم بەدڵە یان چەندین نمونەی ئاوا جوانیشمان هەیە کە تەنها بیر لە خۆشبەختی کچەکەیە کاتەوە ئەڵێ بەس کچەکەم خۆشبەخت بێ لەگەڵ ئەم کوڕەیە کوڕێکی باش بێ لەگەڵیا یەکتریان بەدڵ بێ لە یەکتر تێ بگەن تەفاهمیان هەبێت لە یەکتری ئیتر من بیر لە شتانە هیچی ناکەمەوە یعنی ئەمەش نمونەی جوانە کە تەنها بیر لە خۆشبەختی کچەکەی کاتەوە بیر لە هیچ شتێکی تر ناکاتەوە بۆیە ینی دایکان و باوکان زۆر زۆروریە ئەم بابەتە بن ئەمە بابەتێکە بابەتێکی تازەش نییە بابەتێکی کۆنە ینی هەر لە کۆنەوە زێڕ و ماڵ و سەرەت و سامان هەر کێشە بووە هەر لە کۆنەوە هەتاوەکو ئێستا کێشە بۆ کچەکان و بۆ کوڕەکان لە کاتی هاوسەرگیریە باوەڕتانە بێ ڕۆژ نییە کوڕ پەیوەندیم پێوەنە کاڵێ مامۆستا تکایە تخوا بەرنامەیەک تایبەتکەن بەمە ئەڵێ بەڕاستی وامە لێ هاتوون ناوێریم چینژن بێنین
ئەمە ئەو نمونانەشمان هەیە جا لەبەرەوە تۆ بێ هاوکاربی بۆ ئەوەی کە کوڕێک لەسەر پێکانی خۆی بۆسێ بۆی خێزانێکدا بمەزرێ بۆ ئەوی ماڵێک خۆش بەخت بن کەواتە بینیشمان کە ئەمە هیچ پەیوەندی بە خۆشبەختیەوە نەبوو زێڕوزی و جا لەبەرەوە ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە بەردەوام ئێمە قسەی لەسەر بکەین بەردەوام هۆشیاری خەڵکەکان بکەینەوە هێشتا کەمە جا ئومێدەوارم کە دایکان و باوکان زۆر گوێبیستی ئەم بەرنامەیە بین و بینەری بەرنامەکەمان بن و ئەگەر شتێکی تریشتان هەیە پێم خۆشە ئەگەر قسەیەکی ترتانە بێ لەسەر بابەتەکە شتێکتانە بێ لەسەر بابەتەکە ئەو کەیسانەتان بینی قسەیان کرد هیچتان هەیە شتێکی تر ئەگەر بێڵێن لەسەر ئەوەی کە ئەی تۆ چ ئامۆژگاریەکەت هەیە بۆ ئەو کچە ئەو کچێک ئێستا لە ماڵەوەیە لە بینی دایکی و پشتێنێکی لیرە و هاوسەریا گیری خواردووە نازانێت کامە هەڵبژێرە ئەگەر تۆبی لەبری ئەو چی ئەەکەیت بەڵێ خاتون گیانە گەر شتێکمان پێ بڵێ بڵێ من لەسەر کەیسیەکەم بیستم قسە بکەم بەس کێشەنە ئەو ئافرەتە من پێم وایە ئەگەر کوڕەکەی بەدڵە و بەڕاستی ئەزانە گونجانی لەگەڵ یا هەیە و خۆشی ئەوێ با قسەی دایکی ڕەتکاتەوە چونکەوە هەر خۆی حەدیثیشی لەسەرە دایکان و باوکان ئەگەر ڕێنمایان کردی بۆ کارێکی خراپ بە قسەیان مەکە تۆ ئەگەر ئەزانی یعنی تۆ کوڕەکەت بەڕاستی خۆشە ژیان لە خۆت تێک مەدە بەسەر قسەی دایکت وانە دایکی ئەڵە حاشای لیەکەم ئێستا بەس دڵنیا بە کە دوایی هەروەری شێگرێتەوە هەر بە کچی خۆشی قبوڵەکە ئێستا وا ئەڵێ بەس دوایی باشە بکەواتە من ئامۆژگاریم بۆ ئافرەتەوە ئەوەیە با قسەی دایکی ڕەتکاتەوە بگەڕێتەوە بۆ لای کوڕهاوسەرەکە ئەگەر خۆشیە ئەگەر بەدڵێتی و بەدڵیشینە هەل ئێستا و دەستی لێ هەڵگرێ و نەچێتەوە لە ئەگەر ئەزانە ئاژاوە دروستە بێ چونکە ئێستا سەرەتا ئەگەر ئەزانن بەیەکە و گونجاندنیانی ئێستا جیابنەوە باشترە لەوەی کە دواییش مناڵێکیان بێ جا ئاڵتونیش بەخوا ئاڵتون و پارە و سامان هەموو چڵکی دەستە لەواچی ئێستا هەیان بێ و ئێستا پاریان ئەوانەی کەش دەوڵەمەندیشن هەیان بێ دوایی ئیفلاس بێنن چەندی کەسمان بینی زۆر دەوڵەمەندە و دوای ئیفلاسێن چەندی کەسمان بینی هەژار بوو دوای دەوڵەمەند بووە من بەش بە حاڵ بەردەوام ژیان لە گۆڕانکاریایە بەردەوام بەڵام من کەشوم کردو پارەی ئەڵقەیەکی نەبووە هاوسەرەکەم بۆم کە ئێستا خوانی بڕە خانومانەیە سیارەمان هەیە کەواتە ئەوە ئەساس نییە یعنی تۆ بیدایەتەکەی تۆ المهم لەگەڵ کوڕەکەیە بگونجی چاو لەوە نەکا بڵە کوڕەکە فەقیرە و قەرزارە قەچێک بەئێستا قەرزی مێردەکەی باتەوە بەڵام دوایی ئەمیش لەواچی گوزەرانی باش بلەواچی ڕۆژێک بێ نەک پشتێنێک زیاتریش ئاڵتونی بۆ بکە دەستخۆش خاتونگیان طبعاً هەموو ئەم قسانەی کە باسکرا هەمووی باسی ئەوەیە کە ئێمە دایک و باوکەکان زیاتر هۆشیار بنەوە زیاتر بەدوای خۆشبەختی کچەکانیانەوە بن بۆیە ئەمە بابەتێکی گرنگ بوو ئێمە حەزمان کرد قسەی لەسەر بکەین و هیواداری شم کە زۆربیان گوێبیستی ئەم بەرنامەی و بینەری بەرنامەکەمان بوو بن بۆی لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان کە بەرنامەی خاتونە تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ